کوردستان پەناگەیەکی ئارامە بۆ زۆرێک لە پێکاتە نەتەوەیی و ئاینی و ئاینزا جیاوازەکان. لەبارەی ئەو پێکەوە ژیانەی هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ پێکەوە ژیان شتێکە ینی لە ئینسانێتیەوە لە دینەوە بۆمان هاتووە، شتێکی جوان و تەبایە و ینی لە ئینسانێت لە کۆمەلگا شتێکی زۆر پێم جوانە و ئینشاڵڵا هەر پێکەوەش دەبین لە کوردستان و لە هەموو کلتورەکانەوە لە هەموو ژیان ئینشاڵڵا پێکەوە ژیان هەر بەردەوام دەبیت و بەڕاستی پێکەوە ژیان شتێکی زۆر جوانە. تۆ فەرموو بچی لە وڵاتێک ناتوانانی ژیانی خۆت بەسەر برێ یان ژیانی خۆش بەسەر بڵێ. ئێرە کوردستان بۆیە خۆشە، پێکەوە ژیانمان خۆشە لەگەر هەموو کەسێک. ئێمە زۆر شانازی بە کوردستانی خۆمان دەکەین. أنا أحب كردستان عشقي. نحن مرتاحين بكردستان، نحن كعرب عايشين بكردستان في مدينة أربيل، ما لقينا أي صعوبة، بالعكس الناس ودودين، ماكو أي مظاهر للطائفية للعنصرية نهائيا، والأكراد ناس طيبين ودودين مضيافين، ونحن حيل مرتاحين هنا. شكرا جزيلا. شكرا.